یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزدا ڕۆژنامەنووس و مامۆستا و چالاکان لە شار و شارۆچکەکانی هەرێم گربوونەوەیان دش بە دەستگیرکردن و سزادانی ڕۆژنامەنووس و چالاکانی بادینان ئەنجامدا. گربوونەوە لە شاری سلێمانی لە بەردەم باخی گشتی بەڕێوەچوو. تێیدا داوای ئازادکردنی دەستگیرکراوەکانی بادینان کرا کە بەشێکیان سزای نادادپەروەرانەیان بەسەردا سەپێنراوە و بەشێکیشیان 9 مانگە بەبێ دادگاییکردن لە زیندان. پێمان وایە سزادانی چالاکوانیە بادینان سزایەکی سیاسیە و دادگایەکی نەعادیلە نەکراون، پێویستە ئەو سزایە هەڵبۆشێتەوە چی لە ڕێگەی سەرۆکی هێنەوە یاخود لە ڕێگەی دادگای پێداچوونەوەی تاوانەکانەوە بێ لە هەرێمی کوردستان. ئەو چالاکوانانی کە تاوەکو ئێستا دادگایی نەکراون پێمان وایە بە شێوازێکی ناسایی دەستگیر کراون کە نزیکەی تا ئەم ساتە نزیکەی 9 مانگە لە زیندانەکان بێ بۆی دادگای بکرێن بێەوەی بزانن تۆمەتەکانیان چیە، پێویستە بە پەلە ئازاد بکرێن بۆی چیتر ڕووی حکومەتی هەرێمی کوردستان ڕووی دەسەڵاتداران هەرێمی کوردستان لە ناوەنێ دەوڵەتەکاندا ئەوەنە زیاتر قێزەون نەبێت. جگا لە شاری سلێمانی لە هەریەکە لە ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان و هەروەها قەزاکانی سەی سادق و کۆیە گربوونەوەی ناڕۆزایەتی بەڕێوەچوو. تێیدا هۆشداری توندرایە بەرپرسانی هەرێم لەبارەی مەترسیەکانی دەستگیرکردن و سزادانی ڕۆژنامەنووس و چالاکانی بادینان. ئەو ئەزمونەی کە لە باکووری عێراق بنیات نراوە لەبەردەم مەترسیەکی گەورەدایە کە دەرەنجامەکەی زۆر مەترسیدار دەبێت ئەگەر پێداچوونەوە بەو یاسایانەدا نەکرێت، بەو حکومەتدا نەکرێت کە بەسەر مامۆستایان و ئازادی خوازانی بادیناندا سەپێنراوە. لێرەشەوە پەیامێکی ئاراستەی هەموو خەڵکی کوردستان دەکەین، پێیان دەڵێن هەموو ئەو کەسانی ئێستا لە زیندانەکاندان لە پێناو ئەوەدا لە زینداندان بۆ ئەوەی سپەیەکی تاریکتر چاوەڕێ منداڵەکانی ئەوە نەکات، بەدەلبەرواری لە پێناو سیستەمی پەروەردەی ئەو وڵاتەدا چۆتە زیندانەکە بۆ ئەوەی چیتر مامۆستایان لەسەر شەقامەکان شەقیان تێ هەڵنەدرێت. یەکەم ڕۆژی جەژن هاوشانی شاری سلێمانی و بەشێک لە شار و شارۆچکەکانی تر ویستمان بەم گردبوونەوەیە کە لێرەین پەیامێک بدەین بە دەسەڵات و هەروەکو پێشویتر چۆن ڕامانگەیاندووە ئاماژەمان پێداوە و خستومانەتە ڕووکە ئەم بڕیارەکەەوە دادگا داوێتی بڕیارێکی ستەمکارانەیە و بڕیارێکە دژ بە بنەماکانی مافی مرۆڤ و ئەمانەوێت لێرە ڕای بگەێنین کەەوە ئەوە دادگا نییە ئەم بڕیارەی داوە بەڵکەوە حیزبە ئەوە ئامانجی ئەوە هەیمەنەی حیزبە بەسەر دادگاکانەوە ئەم بڕیاری بە دادگاکان دەرکردووە. بەشێک لە کەسوکاری زیندانی کراوانی بادینانیش دەڵێن کەسوکاریان تووشی نەخۆشی و کێشەی گەورە بوونەتەوە بۆهۆی ئەو گوشارە دەرونیەی کە لەم دۆسیەدا لەسەریان دروست بووە. بەداخەوە بارودۆخی کەسوکاری زیندانیەکان زۆر خراپە، یانێ باوکی چەند کەسێک لەمانە تووشی جەڵدەی دڵ بوونە و چەند کەسێک لەوانە نیشتەگەری عملیات کراون و دۆخی دەرونیان زۆر خراپە. ئەم جەژنە کە دەبووە ئەم کەسە بێتوانانە ئازاد بکرابانە و لە ناو کەسوکار و مناڵی خۆیان بووانە بەدەیان خێزان ئێستا لە دۆخێکی خراپە ئاژین و کەسوکارەکانیشیان ئەم هەموو بڵێن نەعەدالەتیە پێ ئازانن. پاشەوەی دادگای پێداچوونەوەی هەرێم سزای زیندانیکردنی 5 ڕۆژنامەنووس و چالاکەکەی بادینانی پەسەند کرد، بڕیارەکە کاردانەوەی توندی لەسەر ئاسی ناوخۆ و دەرەوە بە دوای خۆی داهێنا. نەتەوەی گرتووەکان و یەکێتی ئەوروپا و وڵاتانی جیهان دژی وەستانەوە و داوای ئازادکردنی دەستگیرکراوەکان دەکەن.